دانیشتوانی بەشێک لە گەڕەکەکانی هەولێر بەتایبەت ئەوانەی کەوتونەتە دەرەوەی سەنتەری شاری هەولێر داوای جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان دەکەن. نەبوونی ڕێگاوبان و تۆڕی ئاو گرفتی بۆ بەشێک لە دانیشتوانی گەڕەکی نازماوە دروست کردووە. مردینە لە ناو خۆر و تۆز و خۆری بەخوای ئەری بەخوای عزما لێ هەمردینە ناو ساران ئەو تۆزە ناوێن دەرکەی بکەینەوە چ تۆزمان لۆ دێتن عزما لێ وەڵا ئەگەلومان بکەن و زادەکەمان مەش عزما لێ و چ عالێمە زادەمان هەبی بەسوا نییە ناتۆز و خۆرەی نیالان هەموو ڕۆژە قەلمان پێش دەبی دەی بچی خۆمان بگۆڕن ئەوە تخواکەن ژیانە ناتێچاندابێ ناشان لێ کردبەیە. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن لە دیاریکردن و جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان جیاوازی دەکرێت لە شوێنێک بۆ شوێنێکی تر لە شاری هەولێر. ئەو وازە تێداینە ئاکۆرانەکانی کە هات بەخوا فێزا هەستا ناتوانین بڕبڕۆین بە زەوەندە خێرەی بکەن بە زونۆمان چاکەگە دەتوانین هەر کۆریە هەریان کۆریە چیان کە ئەگە چاپکەنگە لە باشە بەس زۆر جارە هەریان کۆریە و بەزیان هێشتە. گەڕەکی نازماوە زیاتر لە 10 ساڵە ئاوەدانە و دانیشتوانەکەی لە چاوەڕوانی پرۆژەی خزمەتگوزارین کە ماوەی زیاتر لە 3 مانگە بەشێک لە کۆڵانەکانیان هەڵکەندراوە و بەناتەواوی جێهێڵدراوە. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.